خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین کاژمێر یەکی بەرەبەیانی ئەمڕۆ هێرشێکی موشەشی کرایە سەر شاری هەولێر لێکدانەوە و کاردانەوەی جۆرا و جۆر لەبارەی هێرشە موشەکەکە هەیە بە جۆرێک سوپای پاسدارانی ئێران بە فەرمی بازلەوە دەکات ئەوان چەند سنتەرێک یان چەند ناوەندێکی ئیسرائیلیان لە شاری هەولێر کردۆتە ئامانج بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات کە داوای لێکۆڵینەوە کات و هیچ سنتەرێکی ئێرانی نییە ئیسرائیلی نییە لەلایەکی ترەوە دوای چەند کاتژمێرێک بەسەر تێپەڕینی هێرشە موشەچیەکە بینایەک یا کۆشکێک بڵاو کرایەوە کە ئەمە ماڵی کەسێکە کە بەڕێوبەری کۆمپانیای کارەکە لە بواری وزە و سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان ڕقم و ناوێکی دیارە ئەمە بۆ کرایە ئامانج ئێران ئەڵێت کە ئێمە سنتەرێکی ئیسرائیلی میان یان مۆڵگەیەکی ئیسرائیلیمان کردوتە ئامانج حکوومەتی هەرێم ڕەت یەکاتەوە ئەو شوێنە بۆ هاتە ناو باسەکان کە وەک باز دەکرێت ماڵی بەڕێوبەری کۆمپانیای کار بێت چ پەیوەندی بە پرسی نەوت و غازەوە هەیە لە هەرێمی کوردستان دوای ئەو هێرشە موشەچی ئابووری هەرێمی کوردستان بەرەوکوێ ئەو پەیام و مەسەجانەی لە هێرشە موشەچیەکەدا هەیە چین چۆن دەتواندرێت هەرێمی کوردستان لە ناو ئەو ململانێ ئیقلیمیە و تەنانەت نێودەوڵەتێشدا خۆی بپارێزێت و زیانمەندی زیاتر نەبێت ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی ورد لەو بارەیەوە دەکەین لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان دکتۆر زۆر بەخێر بێت بۆ پێشەوەی گفتوگۆکەمان دەست پێ بکەین بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی ئەوەی کە کاردانەوەی مێدیای ئێرانی و سۆشال میدیای ئێران چۆن باسی ئەم هێرشە موشەچیەکەی سەرشاری هەولێرەکە ئەسمە تەهران لەگەڵ سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز قسە دەکەین سامان سڵاوت لێبێ لە میدیای ئێرانی چۆن باسی ئەو هێرشە موشەچیە کرێ بەڵێ زانە ئەبێ ئاماژە بەوە بم کە لە شەوی ڕابردووەوە لە دەستپێکی ڕووداوەکەوە میدیاکانی ئێران دەستیان کرد بە بڵاوکردنەوەی ئەم هەواڵە و ئەتوانم بڵێم ئەمڕۆ لە ڕووی ژمارەی هەواڵەوە هەواڵی یەکەمی میدیاکانی ئێران بوو تەنانەت تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانیش بە تایبەت دوایەوەی کە سوپای پاسداران بە فەرمی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە زیاتر ڕاگەیاندنە فەرمیەکان هەواڵەکانیان بڵاو کردوێتەوە ئەوەی پەیوەندی بە ڕووداوە بۆ لە ڕاگەیاندنەکانی ئێراندا بڵاو کراوەتەوە باس کراوە بەڵام چەند لێکدانەوەیەک لەلایەن کەسانێکەوە کە هەر کام و ئەتوانم بڵێم نزیکن لە ناوەندێکی حکومی لە ئێران بە تایبەت چەند نووسەرێکان نزیکن لە ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران چەند لێکدانەوە شیکاریە کرات کە تەنانەت ئەم شیکاریانە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ ڕاگەیاندنەکانیش نێردرا تەنانەت لە پیجی ڕاگەیاندنکارانی بیانی لە ئێران بڵاو کرایەوە بە چەندین زمان و نێردرا شیکاریەکان چی بوون باسییان لە چەندین خاڵ کرد بوو بەڵێ باسی ئەوەکەم چەندین خاڵیان باس کرد بوو کە تەنانەت ئەو خاڵانە ئەمشەو لە راپۆرتێکی تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانیشدا هات بوو یەکێک لەوانە ئەوە بوو کە ئەڵێ ئێران سلماندی کە بە هیچ شێوەیەک ئامادە نییە واز بێنێ لە تۆڵەسەندنەوەی گیانی گەنجەکانی و ئەگەر بێت و وڵاتێک هەڵەیەکی وابکە ئێران دەستبەجێ تۆڵەی خۆی ئەسەنێتەوە و تەنانەت وەزیری ناوخۆی ئێرانیش ئەمەیە ئەم ئێوارەیە لە تویتێکدا باس کردووە چەند خاڵێکی تریتیا بوو کە گرنگ بوو بەڕاستی شیکاریشی بۆ نەکراوە یانێ وردەکاریەکەی ڕانەگەیەندراوە پرسیاری دروست کرد یەکێک لەوانەوە بوو کە ئەڵێ ئێران بۆ موشکبارانە چەندین ناوەندی میدیایی و بازرگانی ئیسرائیلی لە هەرێمی کوردستان کردووەتە ئامانج کەمە بەڕاستی پرسیاری دروست کردووە لە هەمان کاتدا باس لەوە کە ئەڵێ ئێران بەم هێرشە ڕاستەوخۆ ئیسرائیلی کردە ئامانج و تەنانەت بۆیە خاکی ئێرانی بۆ ناردنی ئەو موشکانە هەڵبژارد کە ئەوێ بە ناوی خۆیەوە بیکاوە تەنانەت ئەیتوانی لە سووریاشەوە موشک بەهاوێژێ بەڵام خاکی ئێرانی هەڵبژار چونکە ئەوێ ڕاستەوخۆ خۆی شتەکە بکات تەنانەت پرسیاری ئەوە لە وەڵامی ئەو پرسیاردا کە بۆچی هەرێمی کوردستان و بۆچی بۆ نمونە ئێران هێرشەکەی ڕاستەوخۆ بۆ خۆی ئیسرائیل نەکردووە لەو لێکدانەوەنەدا هاتبوو کە چونکە ئەو دوو ئەندامی سوپای پاسداران لە وڵاتێکی سێهەم واتە لە سووریا لەلایەن ئیسرائیلەوە کوژراون ئێرانیش بۆ وەڵامدانەوە وڵاتی سێهەمی هەڵبژاردووە و ئەمە وەڵامی ئەوان بووە لە هەمان کاتدا باسییانەوە کردو وتیانە
ئەو بەیانە فەرمیەی سوپا کە دانی پێدانا کە ئەمە لەلایەن ئێرانەوە ڕوویداوە ئەڵێ ئەوە مسجێکی گەورەی تایە مسجەکەیش ئەوەیە کە ئێران بە پێچەوانەی زۆرێک لەو تاوانانە کە لە ساڵانی ڕابردووە دراوەتە پاڵی وتوانە بۆ نمونە فلان هێرش یا فلان هەنگاو لەلایەن ئێرانەوە کراوە ئێران هیچ کاتێدانی پێدانراوە ئەڵێ ئێران ئەگەر خۆی شتێک بکە بە دڵنیاییەوە دانی پیانەوە فەوری و دەستبەجێ ڕای ئەگەێنێ و ئەمنشاندا ئەوانەی کە پێشتر وەکو تاوان دراوەتە پاڵ ئێران کاری ئێران نەبووە و ئێران هیچ چینێکی نییە لاریەکی لەو نییە کاگەر شتێ بکات ڕای بگەێنەوە تەنانەت باسییان لە کۆمەڵی زیان کردووە کە ئەڵبەتاوانە زیاتر بە حاڵەتێکی گشتی بە وتیانە زیانێکی زۆر گەیشتەوە بە بمکانەی ئیسرائیل زیاتری وشەیە کە دووپات بووەتەوە وشەی ئیسرائیلە و لە هەمان کاتا بابەتێکی ترش کە زۆر دووپات بووەتەوە تان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە باسکردنی کاتی هێرشەکەیە کاتژمێر 20 دقە بە کاتی ئێران کاڵێن هاوکات بووە لەگەڵ ئەو کاتەیدا کە قاسمی سولەیمانی ڕێک لەو سەعاتەدا کوژرا و ئاڵێن ئەمەش مسجی تیا بووە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەڵک زیاتر باسییانەوە کردوتوانە ئایا ئەم هێرشە ئەم هەنگاوەی ئێران مسجێکە یا هەنگاوێکە بۆ کۆتایی هاتن بە ڕێکەوتنی کاک سامان هیچ لێکدانەوەیە کێ لەوەی کە ئەم هێرشە موشەکە پەیوەندی بارێمی کوردستانەوە هەبیان بە ڕەهەندێکی ئابوووریەوە هەبێت هیچ لێکدانەوەکان ئەسنەوە سەرەوە بابەتە تەنها شتێکە هەیە لە محەممەدی مەرەندی کە بە ڕاوێشکاری ئەنجومی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران ناسێەوە لە ئێستادا لە دەرەوەی ئێران باسی ڕێکەوتنی ئەتۆمی لە زمانی ئێرانیەکانەوە کا بۆ ڕاگەیاندنەکانی ئوروپا و ئەمریکا تویتێکی کردبوو لە تویتەکەیە سوورەی یەکێک لە سوورەکانی دوێشەویدا نابوو نووسی بووی بە ئینگلیزی دوێشە و هەولێر ئەمە سەرەتایە تەنها ئەمە باسکراوە بەڵام لە یەکێک لەو لێکدانەوانەدا کە ئەڵێن بۆ ڕاگەیاندنەکان ناردرابوو و تەنان لە تەلەڤیزیۆنی ئێرانیش باسکرا یەکێک لە خاڵەکانی ئەوە بوو کە ئەڵێت یەکێک لە حیزبە کوردیەکان لە باشووری کوردستانی عێراق پەیوەندیەکی چەندین ساڵی لەگەڵ ئیسرائیل هەیە و بەم هێرشەی دوێشە و ئەو لایەنە مسجی ئێرانی پێگەیشت و ئەم مسجە ئێران زۆر ڕاستەوخۆ بوو و ئێران بە هیچ شێوەیەک ئامادە نییە و قبوڵی ناکات بوونی ئیسرائیل لە سنوورەکانی قبول بکاوە تەنانەت باسی لەو کردوی لە ساڵانی ڕابردوشدا تەنانەت لە ڕێگەی کەنداوی فارسەوە چەند کەشتێکی ئیسرائیلی ویستویانە نزیک بنەوە لە ئێران بەڵام هیچیان بە سەلامەت نەگەیشتونەتەوە و ئەم هەنگاوەی ئێستایش مسجێکە بۆ سنوورەکانی ئێران و وڵاتانی دراوسێ کە بزانن ئێران ئامادە نیە بوونی ئیسرائیل لە سنوورەکانی و لە نزیک سنوورەکانی قبول بکە بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ باسی هەرێمی کوردستان نەکراوە و زیاترە وەک ئاماژەم پێدا ئەو وشەی کە ترند کراوە و ئەو وشەی کە بەرجستە کراوەتەوە وشەی ئیسرائیلەوە ئێرانیەکان زۆر لەسەر ئەمە تەرکیزەکەن و تەنانەت ئەڵێن خاڵی کۆتایی کە ئاماژەی پێبم لە راپۆرتەکەی تەلەڤیزیۆنی ئێراندا ئەمشەو بوو بووی ئەوەی ئەمشەو قەرەبووی خوێنی ئەو دوو شەهیدە نەبوو بە وتەی ئەوان لە سووریا کوژران بەڵکو تەنها قەرەبوویە بوو بۆ فریمێسکی کچێک یەکێک لەوانە و تۆڵەستاندنەوەی گەورەتر بە ڕێگەوەیە بێ ئەوەی کە باسی وردەکاری بکەن یا بڵێن کە ئایا ئەم تۆڵەستاندنەوەی داهاتووە چۆن ئەبێەوە بە ئاراستەیەک. بەڵێ سامان سوپاس دەکەم کە لە چارانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانت دکتۆر مەبەستم بوو مێدیای ئێرانی بزانین ئەوەی کا سامان بۆی باسکردین بە ڕێز گوێی لێ بۆ ئەو ڕۆ تەحلیلەکان شکردنەوەکان بۆ ئاراستە بووکەمە پەیوەندی بە ململانەکانی عراقەوە هەیە بۆ پێکێنانی دوو سەرۆکایەتەکەی تر پەیوەندی بە ململانەی ئیسرائیل و ئێرانەوە هەیەوەکو ئێرانەکان خۆیان دەڵێن و باسێکی تری گەرم ئەوەیە کە پەیوەندی بە ڕەهەندێکی اقتصادیەوە پەیوەندی بە پرسی نەوتەوە هەیە و پەیوەندی بە پرسی غازەوە هەیە و ماڵێکیش کرایە وازی هە کە ماڵی بەڕێوبەری کۆمپانیای کارە سەرنجی بەڕێستان بنای خی گەورە مهرەبان ئێمە لەسەر ئەو دراوانەی کە هەن لە شیکاری بابەتەکەیە ئەبێ یەکەیەکە بۆستین بۆی کە بە معلومە و بە داتا نزیک بینەوە لەوەی کە ڕاستە و دروستە ببیخەینە ڕوو ئەم بابەتێکی زۆر قوڵە لە سەرەتایە بە پرسێکی ئەمنیە پەیوەندی بە ئەمنی ناوچەکەەوە هەیە پەیوەندی بە پێگەی کۆماری ئیسلامی ئێران و پێگەی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی تریش هەیە لە هەرێمی کوردستان پەیوەندی ئەوە ڕەهەندە ئەمنیەکەی ڕەهەندێکی تری ئابووری هەیە کە پەیوەندی بە ئەو گۆڕانکاری و تەحەولە استراتیجیەوە هەیە لە دنیاە کە پشت ئەکاتە یەکێتی سۆڤێت و بەرهەمهێنەکانی گازی سروشتی
وەکو ئێران و وەکو یەکێتی وەکو رووسیا وەڕوو ئەکاتە پرۆژەی نابۆکۆ و ئیسرائیل، تورکیا، هەرێمی کوردستان، قەتەر، ئیمارات بۆ گازی سروشتی کە ئەم تەحولە گەورەیە و ڕەهەندە ئابوووریەکەیەتی ئەوە دوای ڕەهەندە ئەمنیەکەی توانین زیاتر قسەی لەسەر بکەین. کەوابێ ئێمە شیکارەکەمان لە دوو ڕۆیە. یەکەم تۆ لە پێگەی من ئەدەی لە سووریا و دوو گەورە سەربازی ئێرانی لەوێ ئەکوژرێن و لێدانێکی سەختیش بووە. من لە پێگەی تۆ ئەدەم لە هەرێم لە وڵاتی سێهەمە واتە ئەم لە سووریا لێداوە، ئەم لە عێراق و لە هەرێمی کوردستان لێدا. کەوابێ باس لەوەیە لە پێگەم بدەی لە پێگە دەدەم. ڕەبتی بە چیەوە هەیە؟ ڕەبتی بە گفتوگۆکانی ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێرانیشەوە هەیە لەسەر ئەمە کە لەوێەوە هەتاوەکو گفتوگۆکان نزیک بووبنەوە لە ڕێکەوتن تەماشاکەی دۆخی عێراق و پێکتەنەت باسوخواسی پێکهێنانی حکوومەت و پۆستەکان و لە پۆستی سەرۆک کۆمارەوە تا ئەوانی تریش تا پەرلەمان و ئەنجومەی نوێنەرانی عێراق نەرمتر ئەبوو و هەتاوەکو دوور بکەونەوە لەکتری ئەمریکا و ئێران لەو گفتوگۆیە ئاواشتی سەخت و بەرەنگاربوونەوە نزیک ئەبوو لە ڕوودان. بۆیە ئێستا حالیان کەوتونەتە ئەوەی کە ئیتر ئیتفاقیەکە یا هەڵوەشێ بە تەواوەتی یان ڕێکەوەن بە تەواوەتی ئەمریکا و ئێران. تاوان کاڵێن ئەمریکا واتە ئیسرائیل واتە بەرەی ینی غەرب بە تایبەتی. بۆیە ئەم گفتوگۆیانە یاریکردنە وەکو هەنێکی شەترەنج وایە یاریکردنە لەسەر پێگەکان کە گفتوگۆکان ئێستا بەرەو ئەوە ئەڕواکە ڕێک نەکەون ئەمریکا و ئێران تەماشاکەی کە ئەو لە پێگەی ئەمەدا لە سووریا ئەمیش لە پێگەی ئەوەدا لە هەرێمی کوردستان. بۆیە شەڕی پێگەی ئەمنیە بەڵام لە وڵاتی سێهەمە ئەکرێت کە بەداخەوە بینە سەر ڕەهەندە ئابوووریەکەی پێشەوە بەڕێز دکتۆریانی بەڵام ئەو خانووە بە تایبەتی ئەو شوێنەی پیشاندراوەڵێن ماڵی کەسێکە کە بەڕێوەبەری کۆمپانیایە ئەوەی ترینە سەر مەسەلەی گازی سروشتی و ئیسرائیل هیچ شوێنێک دەرنەکەوتو کە پێگەی ئیسرائیل بێ مەسەلەن خۆی لە ڕاستیە ئەگەر هەواڵانە ڕاست بن کە لە دەستگایەکی ئیسرائیلی دراوە لەو شوێنەیە ئەگەر ئەو هەواڵانە ڕاست بن کە ئەوە ماڵی خاوەنی کۆمپانیای کارە بۆیە لەسەر ئەو دوو ئەگەرە ئێمە ئەبێ قسە بکەین چونکە ینی هەواڵی ئەکید و کۆنکرێتیمان لەلانیە کە وایە بەڵام ئەگەر وابێ ئەوە ڕاستەوخۆ ڕێک ئەومان بۆ شیەکاتەوە کە رووسیا و ئێران زۆریان پێ ناخۆشە کە بەدیلێکی استراتیژی بۆ گازی سروشتی کە کۆمپانیای کار بۆ ڕێەکەی دروستەکە و ئەبێ لە 16 مانگی داهاتووە تەواو بێ و گرێبەستەکەی دراوە بە کۆمپانیای کار کە ئەبێ لە کۆرمۆرەوە لە هەرێمی کوردستان لە چەمچەماڵەوە لە کۆرمۆرەوە بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان تا 16 مانگی تر بۆڕی غازی هەرێمی غازی سروشتی هەرێمی کوردستان تا 16 مانگی تر گەشت بێ بە خاکی تورکیا و لەو لاشە تورکیا لەگەڵ ئیسرائیل کە ئەویش بەرەمهێنێکی تری هەر بۆ هەمان یەکێک لە تەوەرە گەرمەکانە هەر ئەوە بوو. بۆیە بەرەی رووسیا و ئێران زۆریان پێ ناخۆشە کە ئەو بەدیلە ئاوا دروست ببێ بەو قووەتە لە کاتێکە بەرنامەی تر هەبوو بەرنامەی ینی دروستکردنی هێڵێکی ڕاستەوخۆ بەرەو سووریا لە ئێرانەوە لە بۆ خاکی هەرێمی کوردستان و بۆ سووریا و ینی مەشروعێک هەبوو باسییانەکە ئەو مەشروعە ئێستا لی دراوە کەوا بێ استراتیژەکان بەریەک کەوتون استراتیژی ئەوەی کە بەدیل بۆ گازی سروشتی بۆ ئەوروپا دروست ببێ لە ڕێی قەتەر و هەرێمی کوردستان و ئیسرائیل و تورکیا مەعبەر و هینی ئەوە بێت تەنانەت دەریای سپیش بەکاربهێنرێ و ڕێگری نەکرێ کەەوە بۆ بەرژەوەندی تورکیا و بۆ بەرژەوەندی ئەوانتر گونجاوترە ئەم بەدیلە استراتیژێکە یاوێتی لە استراتیژێکی پێشتر کە ئەیانویست بۆ خۆیان بێ کە ئەوە بوو کە رووسیا بەردەوام بێ لە ئامادەکردنی ستریم 2 واتە گازی سروشتی بۆ ئەوروپا و ئەمە قەتع نەکرێت. بیرمانە چێ ئەمریکا بڕیاری داوە کە لە
شانزە مانگی داهاتووە تا شانزە مانگی داهاتوو بە تەواوەتی هەموو پەیوەندیێکی نەوتی لەگەڵ رووسیا قەتعکە. ئێستا بڕارەکەی داوە بۆیە ئیتر هەنگاوەکانی بڕینی بەتەواوەت. ئەمە یانی چی؟ یعنی تەحولێکی استراتیجی هەیە لە مەسلەی وزەیە بە تایبەتی لە گازی سروشتی و لە نەوتە لەلایەن زلهێزەکانی دنیا لە دژی رووسیا کە رووسیا پاڵپشتی ئێرانە شەڕی بەدائل دروست بووە. ئەم شەڕی بەدیلە تەفسیرەوەمان بۆکە بۆ لەو ماڵە درراوە بۆ لەو ماڵە دراوەکەەوە پەیامێکە ئەگەر وتمان ئەگەر ڕاست بێ ینی ئەگەر ئەو ماڵە بێ ئەگەر ئەو ماڵە بێ ئەگەر ماڵی ئەو کەسەش بێ کۆن ماڵی بووە ئێستا ماڵیەتی هەرچەنە بیتە سەر ڕاستی ینی پەیامەکە پەیامێکی ناڕاستەوە خۆیە بەوەی کە ئێمە ئەمەمان بەدڵ نییە کە ئێوە ئەیکەن و هەموو ڕۆژێ لە تورکیان و لەگەڵ سەرۆکی تورکیا ینی چەند ڕۆژ جارێک لەوێن و باس لە ئیتیفاقیات ئەکرێ و باس لە وردەکارێکرێ و مؤتەمەری ئەنتالیاش کە مؤتەمەرێکی اقتصادیە و بە گەرم و گوڕی لەوێ سەرۆکی کۆمار پێشوازی لە سەرۆکی هەرێمەکات و هەتا دوایی کەوابێ وازەحە استراتیژی دژیەک بەریەک کەوتون وەشتی استراتیژین یعنی و استراتیژەکانی لەسەر ئاستی زەوین یعنی نێودەوڵەتین نەک ئەوەی کە بڵێ مەقتەعی و ئیقلیمیە و بۆ جۆرافیایکی دیاریکەوە نەخشتی گەورەیە باس لە مەساڵحی گەورەیە باس لە بەرژەوەندی گەورەیە قوتەی هەیە بچێتە ئەو اینجا دەست خۆش بێ کە ئاواچوینە ناو ئەم دەرگایەوە اینجا هەرێمی کوردستان بەداخەوە قراءە و خوێندنەوەی بڕیاردەرانی سیاسی و دەسەڵات لە هەرێمی کوردستانە زۆر شڵۆژاوە بۆ ئەم واقعە وازانێ بەقینە بەرایەتی حەلەبێ وازانێ ئەمە بەڕەو ڕووبوونەوە حەلەبێ لە کاتێکا نەتوانای بەڕەو ڕووبوونەوەی هەیە نەدۆخی ناوخۆی وا لێ کردووە کە بەم هەموو گەندەڵیە و بەم هەموو فەوزا سیاسی لە کەشوهەوای سیاسی و مارسی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستانە هەیە نە ئەم پشتیوانە جەماوەری و ملیە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان ماوە کە لە قیمەی زۆعفایەتی هاتووە ئێوێ ئەمە بە دژایەتی حەلکاو وەکو چۆن بۆ مەسلەی ڕێفراندۆم و وەکو چۆن بۆ 16 ئۆکتۆبر و ئەمانە بە هەمان شێوە بمانن بە دەهری گۆڵەکەیە و دوایش تەسلیم ببنەوە بۆ ئەو واقعی کە هەر بەرامبەرەکان فەرزیان کرد بەسەر هەموو لایەنی کوردستانیە ئەمە یعنی چی؟ یعنی خوێندنەوەی هەڵە یعنی گرتنەبەری مووقفی هەڵە یعنی گرتنەبەری استراتیژی هەڵە لە کاتێکە ئەبێ خوێندنەوەی ورد و حەکیمانە بکەی بۆ ئەوەی کە لەم نێوەندە گەرمەیە کە زلهێزەکان شەڕ ئەکەن لەسەر خاکی تۆ و استراتیژی گەورەی جیهانی لەسەر خاکی تۆ بەریەک ئەەکەیە و پرشتی لێ ئەبێتەوە لێرەیە تۆ چۆن حەکیمانە بتانی بەلای کەمەوە بێلایەن بی و بەلای کەمەوە بزانی چی ئەەکەی بۆ هەرێمەکەت و بۆ پاراستنی هەرێمەکەت و بۆ پاراستنی عێراقیش کە لەسەر پۆستی سەرۆک کۆمار لەبەر سەبەبێک کە کەس نازانێت چییە ئەم کەوتۆ بەقینە فڵان کەس نابێ بە سەرۆک کۆمار لەو لاشەوە لەبەر بەرژەوەندی پۆستی امتیازاتی پۆستی سەرۆک کۆمار ئەمەڵێ بێ بۆ من بێ ئەوڵێ بێ بۆ من بێ ئەمە خوێندنەوەی کورتبینانەیە و مەواقفی کورتبینانە و تەسک و حیزبی و کورتخایەنە لە ئاستی گەورەی ئەو یاریەی کە ڕوو ئەدا لە ساحەکەیە کە وەکوتم بەریەکەوتنی استراتیژەکانە سەرنجام چی ڕوو ئەدا پێشتر بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان نەخوێندنەوار بوو بەرامبەر بە استراتیژەکان و ئەحداسەکان نەخوێندنەوار بوو بەرامبەر بەوەی کە پێشبینەکانی ئەوەی کە ڕوو ئەدەن بە توندڕەوی و بە عەتف و بە حەماسەت و بە پاراستنی گەندەڵی بەڕۆڕی واقعەکە بۆ نەک بە پێچەوانەوە کە دژایەتی گەندەڵی پیا خۆی پاکاتەوە ناوخۆی پاکاتەوە پشتیوانی ملی لە ناوخۆیان بەهێزکا و کەشوهەواکی سیاسی بەهێز بۆ یەک ریزی نیشتیمانی بۆ ئەو وشە بریقانەی کە هەموو جارێ باسیەکەن بهێنێتە دی نەخێر پێچەوانەکەی کرد کە پێچوانەکە تەبعاً ئەو بەریەکەوتنانە هیچی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بوو ئەمەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابێت چونکە هەمان عەقڵیەت هەمان نەخوێندنەوە هەمان نەپێکان لە خوێندنەوەی واقعەکە بوونی هەیە واقع و ماوە ئەبێ ترسی ئەومان هەبێ نەمانەنەوە بەداری گۆڵەکە جارێکی تر ئەم دەسەڵاتداران بەڵام ئەگەر ئەمریکا و ئیسرائیل و تورکیا و مەسەلەن هەندێک وڵاتی خەلیجیش
کۆک بن لەسەرەوەوان ناتوانن هەرێمی کوردستان بپارێزنیان ئەو استراتیژەی کە هەرێم دەستی داوە کەس هەرێمی کوردستان ناپارێزێ و هەرێمی کوردستان بێساحێبە و هەرێمی کوردستان بێخاوەنە و هەرێمی کوردستان بەداخەوە ینی دەسەڵاتی هەرێمی کوردستان وای لە خۆی کرد لە پێناوی بەرژەوەندی ئەم هەرێمی کوردستان لە پێناوی بەرژەوەندی چەند دەستە و تاقمێک مەبەستم لێکێتی و پارتیە مەبەستم هەموو یەکێتی و پارتیش نییە مەبەستم ئەو چەند دەستە و تاقمە دەستڕۆشتووی ناویەکێتی و پارتیە کە داهاتیان ئاوا لێ کرد لەم هەرێمی کوردستانە دەستگرتن بەسەر داهاتینەوە تا دەستگرتن بەسەر داهاتی ناوخۆیە دەستوەردان حکومڕانێکی فاشل پەرلەمانێکی پەککەوتوو حکوومەتێکی شڵەژاو هەڵمژینی مۆخ و خوێنی خەڵک لە پێناوی ئەو چەند دەستە و تاقمەیە ئەمە پشتیوانی ملی و جەماوەری سەفر کردو بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە و دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان تووشی پیسترین جۆرەکانی شێرپەنجە کردو بۆی هەرێمی کوردستان لە لاوااسترین دۆخیایەتی ئێستا ئەمە حکمەتی قیادە نییە باشە ئەگە سەیری ئۆکرانیا بکەین ئێستا لەو دۆخە سەختەیە سێری کە چۆن جەماوەر و سەرکردە و سەرۆکی وڵات و چۆن هەمووی پێکەوە بەرەیەکی بەهێزیان دروست کردەوە بەرامبەر بە ئەو هێزی کە ئەوێ پیان وایە کە داگیریانەکە بەڵام لە هەرێمی کوردستان ناخێر تێکیاندا شڵەژاندیان لە پێناوی مانەوە و بەرژەوەندی تەسک خاڵە گومرگیەکان داهاتی ناوخۆ بانقەکان وەزیری دارایی بەڕەسمی ڕێدەستکاری داهاتی بانقەکان مەکەن و هەمووان ئەزانن ینی ئەمە کار لەوە نەماوە ئێستا بڵێن ئایا پارەکە ئەبرێ یا نابرێ بەڵێ ئەبرێ کاک مەسرور ئاگادارە و کاقۆبادیش ئاگادارە کە کێ ئەیبات و بۆ ئەیبن و بۆ لە بانقەکانە بە ڕۆژ پڕەکرد لە داهاتی دەوایرەکانی حکوومەت بە شەو دیار نامێنێ ئەو پارەیە و ئەبرێت و ئەبرێ بۆ شوێنانی تر ئەمە دۆخەکەی وا لێ کردووە لە هەرێمی کوردستان نەتوانی بڵێ چیمان پێ ئەکرێت بۆ چونکە شتێکیان نەهێشتۆتەوە تاوەکو بجوڵێ و وا ناوخۆی خۆیان تێک شکاندووە کە ئەبواە بەڕاستی بە پێچەوانەوە بواە بۆی بەرگی دۆخێکی ئاوا بگرن بۆیە ئەگەر وڵاتێکی خاوەن سیادە بواە وڵاتی دراوسێ بەرموشەکەت بە تۆ دانیشی هەروە سیرەکەیت و بەیان نامەی لەسەر دەرەکەی دەبا موشکێک بەر تورکیا بکەوێت بەر شارێکی تورکیا بکەوێت بزانە تورکیا کە وڵاتێکە خاوەنی سیادی خۆیەتی بزانە چیەکە بزانە قیامەت هەڵەسێنەیاننا بەڵام ئەمان وایان کردووە کە هەرێمی کوردستان لە لاوااسترین دۆخیا بێ بۆیە ئەم لا ئەولا زۆر ئەسڵەن عێراق سەختترین دوژمنی هەرێمی کوردستانە ئەسڵەن عێراق سەختترین دوژمنی بۆیە وتم هەرێمی کوردستان بێساحێب و بێخاوەنە و کەسیش نایپارێزی باش ئەمریکا پشت بە کەس ببەستین ئەمریکەکانی گەرانیان دەربڕیەوە تورکیا مای ئیدانەکردنە هەموو ئەوانە نیگەرانن یانی لە ئۆکرانیاوە ئێمە بێت دەرسی گەورە وەرگین ئێمە تاریخی کورد هەمووی پند و دەرسە لە شێ مەحموو قازی مەحەمەوە هەتاوەکو ئێستا و هەتاوەکو ئۆکرانیا و هەتاو کەسە پشت بەستن بەهێزی دەرەکی بە شودانی قەزیەکەیە و بە فێڕۆدانی جوهد و تواناکانیشە ئەی بۆ پشت بەخۆ نابستی ئەی بۆ جەبهەی داخلی و بەهێز ناکەی ئەی بۆ دژاتی گەندەڵی ناکەی باو گەندەڵکارانە بێن فریاد بکەون کوان ملیارات و ملیۆنا دۆلارەکانی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت و کە ئەو ماڵی کە باسمان کرد ئەگەر ڕاست بە یەکێک بێ لەو ماڵانە یەکێکە لەوانەی کە محوەری ئیسیسماراتی نەوتی وزەیە لە عێراقا نەگەر هەرێمی کوردستانیش وهی بەرپرسێکی باڵای ئەم هەرێمی کوردستانەشە بۆ ئەهێڵی نەوت و سەرۆت و سامانە سروشتێکت ئاوای لێبێ بیر لەوە ناکەیتەوە کە ئەمە سەرەتانێکە بەدەستی خۆت تووشەکەیت وە لە دۆخێکی ئاوایە ئەتخاتە لاوااسترین دۆخەوە هیچ ئیرادێکە نامێنێ بۆ بەڕنگاربوونەوەی فەرمو بزانم ئێستا هەرێمی کوردستان چیەک ئەم شەو ئەگەر بێت و جارێکتر بەرموشکی باتەوە چیەکە هیچی پێ ناکرێت سبەینێ هێزی عێراق ڕووک و چۆن هاتن بەرەو کەرکووک و 16 ئۆکتۆبەر چی پێکرا هیچی پێ نەکرا سبەی ئەوە تا تورکیا بە ڕۆژگارە قەسفی ئەم دێو ئەو دێو تەیارە و بەناوانە کوا بۆ لەبەرەوەی کە بۆ هەموو دنیایان سەلماند کە فاشلن کە ناوەڕۆکی حکومڕانیان پێ نییە کە ئیرادەیان شڵەژاوە کە بەرژەوەندی خۆیان و ڤێلا و قەسرەکانی دەروی وڵاتیان لا گرنگترە
وەک لە میلەت و وەک لە برسیکردنی میلەت. تۆ خوێندنەوەت بۆی هەبێ و زانیاریت لەسەر هەبێ غازەکەش بە دەردی نەوتە ڕوای ینی مەنفعەت و سوودەکەی بۆ میلەت هەبێ یعنی یاخود هەر ئەوەی نەوتە بڵێن شتێک پارەی غازمانێناوە تایدێن بە موچە و یعنی ئەو ئەمان سیناریۆ دووبارە بێت ئەگەر مەسەرەن ئەو استراتیجە سەر بگرێت. ئەوەی کە نەوتی بەم ڕۆژگارەگەیان چی بوو؟ خەڵکانێک بە عەقڵیەتی شاخەوە هاتن بەرەو ڕووی پێنجەم احتیاطی لە 5 احتیاطی نەوتی هەموو عالم بوونەوە کە لەژێر خاکی هەرێمی کوردستانەیە و هاتن بەو پڕی جەهالەتەوە بەرەو ڕووی کۆمپانیا عیملاقەکانی نەوت بوونەوە لە دنیاە نەوت و گازی سروشتی بوونەوە لە دنیاە و دواتر پێیان دۆڕانن بە دوو شێوە. یەکەم گرێبەستی بە بەرژەوەندی ئەوان بۆ کراوە بۆ ماوەی 25 ساڵ زیاتر. دووهەم لە مەحکەمەشا کاتێک کە هەستیان بە هەڵەکانی خۆیان کرد و ڕایان گرتن بازێکیان ڕاگرتن محکەمەی دەولیان لێ هاندان بە 2 ملیارد دۆلاریان زەرەر کرد و ناچار بوون قەرەبی بکەنەوە. ئەم عەقڵێتی شاخە ئیدارەی لە 5 احتیاطی نەوتی هەموو عالەمی پێ نەکراوە کردی زۆر بە فاشیلی کردی تەنانەت بۆ خۆشی نەبوو. یعنی 9 ملیۆن دۆلار کرێی بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستانە کە بە 1 ملیارد دۆلاری پارەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرا لە پێش 16 ئۆکتۆبر فرۆشرا بە کۆمپانیای ڕۆزنەفت و کۆمپانیایی کار. ئێستا 9 ملیۆن دۆلار مانگانە ئەدرێ بەکری نەقلی ئەو بۆ ڕێی کە هی خۆتە بۆی کە ببێ بە بزنس لەبەرەوە بوو بە بزنس. بۆیە لە 9 داهاتی نەوت ئەڵێ بۆ کری گواستنەوە ئەڕوا لە کاتێکا کری گواستنەوەکە لە خاکی هەرێمی کوردستان زیاترە وەک لە ناو خاکی تورکیاش. باشە ئەم بزنسە قێزەوەنە هەمووی لەسەر داهاتی نەوتە 9 ملیۆن دۆلار بۆ ئەو دوو کۆمپانیایە بۆ گواستنەوە 772 کۆمپانیای نەوتی لۆکاڵیت هەیە ئەڵێ وڵا ئستحقاقی کۆمپانیەکان بڕێکی باش لەو پارەیە کە ئەدرێ بەوان ئەچێ بۆ 772 کۆمپانیا لۆکال کە بەناوی سکیورتی و بەناوی خەدەمات و بەناوی چیەوە هەر هەمووشیان زیادن. ئەوەش ڕاستە کە نەوتی بەشێک نەوتی کرد لەبەرەوە ئەڵێ لە 140 ئەمێنێتەوە ئەی وایە تۆ لە 9 بە بۆڕی نەوتەکە کە هی خۆتە و ئێستا بەکرێ لەسەر خۆ حسابیەکەی لە 170 بە 772 کۆمپانیا نەوتی خۆم هاڵێکەکەی خۆت ئەو بە 172 کۆمپانیا ئەسڵەن پێویست نیە تۆ پۆلیسی هێنی حکومت بە ناوی کۆمپانیای نەوتیوە ناوێنەی سکیورتی و معاشی ئەیتێ و پارەی لەسەر خۆی بڕغوویەک بە دۆلارێ بێ ئەنووسی بە 100 دۆلار کەس نییە لی پرسێتەوە کەوا بێ هات چی ڕوویدا ئەوەی کە ڕوویدا ئەبوایە لە 170 بۆ 75 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ حکومت وایە بەڵام بەم شێوەیە لە 100 زیاتر لە 25 بۆ ئیسیسماراتی پارتی وێکێتی ئەڕات ئەوە بۆ چەند کەسێک لەناو پارتی وێکێتیە ئەڕات و یەکێتی نابێ بڵێ ئاگام لێی نییە اتفاقی 50 ساڵی لە زمانی کاک عیماد ئەحمەدا کراوە ئەو جێگری سەرۆکی حکومت بوو و گرێبەستە نەوتیەکانیش هەر لە زەمانی دکتۆر بەرهەمەوە کە سەرۆکی حکومت بوو لە هەرێمی کوردستان هەتاوەکو دوایەوە کاگنێچیر و ئەمانە بە ئیمزای کاگنێچیر و ئاشتی هەورامی زۆرێک لە گرێبەستەکان کراوە لەبەرەوە کاروانەمە ئینکاری بکرێ بەڵام تەواو ئاعترافیشەکەن بەوەی کە خەلەل و فەوزا و شکست لە ئیداری کەتینەت و گازە ئەم عەقڵیەتە شکست خواردووە ئەم فەشە لە ئێستا باشدانەکەی یعنی بەرهەمەکەی ئێستا هاتوۆتە کایەوە ئەوە تاڵێ بەش ناکە پارە بەش ناکە لە کاتێکا زیاتر لە 125 ئەخورێ بە ئیسیسماراتی حزبی ئەژنا ئەگەر وانە ئەگەر یەک تۆزڕێک بخرێتەوە پێویستی بە داهاتی ناوخۆشە بێ بۆ معاش زۆر بە ئاسانی ئێستا لەگەڵ بەغدایە ڕێبکەوە وەکو هەرێمی کوردستان عقدە لەگەڵ کۆمپانیا ئەنتەرناشناڵەکانە کردووە بەڵێ باشە غەرامەی لە یەکێتەوە دەستکاری ئەوان مەکە وازیان لێبێنە 772 کۆمپانیا لۆکاڵیەکە ئیلغاکەرەوە ئەو لە 100 حوتەی کە ئەیان دەیتێ بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان ملیارە دۆلار لە کۆ بوو ئەخر چ کۆمپانیای لە هەرێمی کوردستان ملیارە دۆلاری هەبوو تاوەکو بچێ بۆ پارێ ئەوە بکڕێ بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان حکومی بکەرەوە خۆماڵی بکەرەوە بۆی 100 ملیۆن دۆلار هەمومانیان نەدەی بەکرێی گواستنەوە بەم شێوەیە تۆ هەموو مانگێ زۆر بە ئاسانی دوو موچە ئەتوانی بێ بە موچە خۆرانی هەرێمی کوردستان هەموو مانگێ دوو موچە ئەتوانی بێ بەداهاتی ناوخۆ گومرگ و هەرشت هەرگەڕێ بەس بەداهاتی نەوت و گازی سروشتی باش بۆیە ئەم عەقڵیەتە ئێستا بێت پەلاماری غازی سروشتی بە ئەم عەقڵیەتە شکست خواردووە دواکەوتووە
بۆگەنە سیخناخ لە گەندەڵی لە شەڵەژاوی لە تێوەگلا و لە کاری سەقەت لە کاری نایاسایی ئێستا بیهێنی بڵێ وەرە گازی سروشتیشم بۆ وا لێ بکە لەبەرەوە نەتیجەکەی دیارە نەتیجەکەی وازەحە نەخێر ئەبێ بە هەمووان یعنی وەختی خۆی 2013 بە هەرێمی کوردستان وترە ئەم نەوتە مەفرۆشن هەموو مانگێ ملیارێک و 200 میلیۆن دلارتان لە بەغاوە بۆ دێ لە داهاتی عێراق لە بودجەی عێراق ڕاست دەرەچوو بەڵێ ئیخۆ بە ئەو ئەرقامەکان تا 2013 هەرێم بودجەی هەبوو یاسای بودجەی هەبوو لە 2013 یاسای بودجە نەماوە لەم هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوەی ئابووری سربەخۆ و نەوتی سربەخۆ فرۆشت ئەمانە ئەو نەوتە هەرۆکو گازی سروشتێکە ئەبوایە بمایە و بە حازریش پارە لە بەغاوە بۆ هات لەسەر بودجەی عێراق وەکو هەر شوێنێکی تر لە عێراقا و موچەخۆرانە تووشی ئەم کارەسات و ئەزمێنە ئەبوو بە ناوی چیەوە بە ناوی چەند ئیدعایەکی بێناوەڕۆک کە میلەتیان پێیا بەداری گۆڵەکە باش ئەڵێن ئەگەر ئابووری سربەخۆ هەروە لێکن بەتاکید ئابووری سربەخۆ لە دەستی هەرێمی کوردستان بێتە دەرەوە قواری هەرێمی مەترسیە ئابووری سربەخۆ نەما قوربان ئابووری سربەخۆ نەما کوا ئابووری سربەخۆ ئەوە تا هەموو ڕۆژی خۆیان ناڵێن چاوەڕوانی 200 میلیارەکەی عێراقین بۆمان بنێرێ ئابووری سربەخۆ نەما ئابووری سربەخۆ لە 16 ئۆکتۆبەرا دەرکەوت تورکیا ئابوڵەکەی خستە سەر هەرێمی کوردستان مەتارەکانی داخستی فەرموو کەوتنە پارانەوە لە تورکیا بۆی کە ڕێباتەوە مەتارەکانی هەرێمی کوردستان کار بکەنەوە ئابووری سربەخۆی چۆ ئەمە چه عقلێتێکە باس لە ئابووری سربەخۆکە لە کاتێکا تۆ چوارچێوەت نییە لە کاتێکا تۆ ژێردەستەی ئەم وڵات و ئەو وڵاتی دراوسیت لە کاتێکا تۆ ئەوە تا هێزەکانی دنیا تەراتێنەکەن لە ناو خاکی هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی ئەم هەموو دەستگا مخابەراتی سیادەت لە دەستداوە ئابووری سربەخۆی چی تۆ گەورەترین ئەوە تا زەیت ئەڵێ لە ئۆکرانیا لەبەری ئۆکرانیا تووشی شەڕ بوو زەیت لە هەرێمی کوردستان یعنی تۆ تا حەدی ئەوەی کە زەیت یعنی گەورەترین بازاڕی بۆ گەورە بەرهەمهێنەکانی دنیا ئەوە تا لەسەر بەسیترین شت پەک دەکەی بۆ لەبەرەوەی کە بازاڕی بۆ ئەوان بۆیە ئابووری سربەخۆ درۆیەکی شاخدارە هەر کەسێ بیکە و هەر کەسێ ئەگەر ئەڵێن پارەی دووە لە ئابووری سربەخۆش گەڕێ مثلا پارەی نەوت و ئەوانیان لەو دەست دەرچێ قواری هەرێمی کوردستان نامێنێتەوە قوربان ئێستا محکەمەی اتحادی بڕیاری داوە بە نادەستوری بوونی مامەڵەنەتەکانی هەرێمی کوردستان محکەمەی اتحادی زۆر بە ئاسانی بەبێەوەی کە هێزیش بنێرێتە سەر هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی ئەتوانێت بە تورکیا بڵێ مەهێڵە نەوتی هەرێمی کوردستان بە خاکەکە تا بڕوا چونکە مەلەفی 24 ملیار دلار هەیە تعویزی حکوومەتی عێراقی لە تورکیا کە ئەبێ بیکاتەوە لە محاکمە ڕایانگرتووە بەهۆی بەپێی ئیتفاقاتی سیاسی بەرامبەر بە ئاو کە تورکیا ڕێبدا بە ئاو بۆ عێراق و بەمانە اتفاقاتێک کراوە ئەو مەلەفە شکاتی عێراق لە زمانی عەبادیە بەرامبەر بە تورکیا ئەتوانێت عێراقەوە زیندوو بکاتەوە ئەتوانێت ملاحەقەی قانونی کۆمپانیا ئینتەرناشناڵەکانی نەوتی هەرێمی کوردستان بکە بەوەی کە ئەوان کاری نایاسایەکەن وەلەو کاتەی محکەمەی اتحادی ئەو بڕیاری داوە لە 5 سەهمی قیمەتی سەهمی کۆمپانیا نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستان لەباری نەوتا دابەزیەوە لە بۆرسەی عالەمیە بۆ چونکە متهمن بە کاری نایاسایی ئێستا بەپێی بڕیاری محکەمەی اتحادی کە هی دەوڵەتی ئەگەر تونتری کاو مەسەلەن ئەوە کاتە بەتاکید اینجا ئەتوانێت لە خاکی تورکیا و ئێرانەوە ئەگەر هەرێمیش ممتەنیع بێ بەرامبەر بە عێراق لە خاکی تورکیا و ئێرانەوە توانێت خاڵە گومرجەکان وشکە خاڵە گومرجەکانی هەرێمی کوردستان وشکە بۆ یەکەن مەسەلەن تورکیا کە بەرژەوەندی لەو نەوتەیە هەیە ئەمە دەوڵەتە و اتفاقیاتی نێودەوڵەتیە يعني ئەمە قانونی نێودەوڵەتیە ئەمە بەسەلەن وتیان سەرۆکی کۆماری تورکیا و توێتی من گوێ بە ینی فشارانەی دادگای فیدراڵی نادەم و ئێمە بەردەوامە بین وەکوتم مەلەفی 24 ملیار دلار هەیە لە محاکمی دەولیایە ئەو مەلەفە ڕاگیراوە باشە وە چەندین ڕێگای تر طبعا تورکیا و ئێرانیش عێراقیان پێ گرنگترە وەک لە هەرێمی کوردستانیش عافێت بێ دکتۆر باشە کەواتە هەمان ئەو استراتیزە ئێستا کە بەو شێوەیە بێ و کە بیانەوێت مەسەلەن بەجیلی رووسیا لە ڕێگەی بەشێک هەرێمی کوردستان دەستبارێک بێ ئەمریکا جدیتر تورکیا جدیتر ئیسرائیل مەسەلەن قەتەر و ئیمارات کە هاتوونەتە ناو بابەتەکە ئیمارات بە تایبەتی قەتەر کەمتر سیاسیانەتر مامەڵاکە ئەوە ناتوانن مەسەلەن زمانێک دەن بە هەرێمی کوردستان زمانێک دەن بە ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان یاخود لە 16 ئۆکتۆبەر بۆچی سەرۆکی حکومەت و جێگرەکەی کاگنێچیر و کاقوبات چون بۆ رووسیا بۆچی لە 140 بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستانیان فرۆشتەوە بە کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسی بۆچی
ویستیان بەرژەوەندی بۆ رووسیا دروستکن لە هەرێمی کوردستان گوایە علاساز رووسیا دواتر دیفاع لە بەرژەوەندەکانی خۆیەکا و هەرێمی کوردستانیش کاتێک داوای سربەخۆیی کرد وڵاتێکی زلهێزی وەکو رووسیا کە بەرژەوەندی هەیە و بۆڕی بەشێک لە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانی هەیە دیفاعی لێ بکە نەخێرواش دەرنەچوو. رووسیا وایان زانین رووسیا وەکو بیرە نەوتەکان و بیری گازی سروشتی سووریا کە لەژێر دەستی رووسایە کە سێهەم گەورەترین کێڵگەی گازی سروشتی لە عالەمە لە سووریا لەژێر دەستی رووسایە. کاتێک کە رووسیا تەدەخولیە کرد ئەی بە ئەمریکای وت نابێتەوە ئەو نەبێتە پێشەوە و بە تورکیای وت تۆ نابێ وا بکەی بەرژەوەندی و مەساڵحی هەیە لەوێ هێز و قاعدەی عسکەری هەیە لەوێ وایە نەزانی لە هەرێمی کوردستانی شاوا ئەبێ نەخێر 16 ئۆکتۆبەر ڕوویدا و رووسیا جوڵەی لێوە نەهاتوو هەرێمی کوردستانیش گورگان خوارد کرا لە غازی شاوا ئەبێ ئەمریکا و ئەوانە جا ئەو عەقڵیەت و ئەو قەرار بەدەستانەی کە ئەم مەساتەیان دروست کرد ئێستا تۆ تەوێ گازی سروشتەکەشیان بیتە دەست و هەمان بە هەمان شێواز مامەڵی لەگەڵا بکەن نەخێر ئەبێ بە هەمان پێیان بڵێن ڕێی ڕاست ستۆپ ئەمڕۆ کۆمەڵێک بیان نامە و ئیدانە و قبوڵی ناکەین و ئەمە کارێکە و ئەمە نازان ئەمانە هەمووی چارەسەرە یاخود چارەسەر بۆ ئەوەی کە ئەم ئەوانە دووبارە نەبنەوە لە سەرەتای بەرنامەکەش پێامنێر ماوتی بە ئاشکرا و تویانە ئەمە سەرەتایە یعنی لە پارەوە ئەم بابەتە دێت لە دروستکردنی فیلمێکی ئەنیمێشنەوە بڕۆ بۆ کۆمەڵێک بابەتی تر ئەمە یەکەم جارە هێرشی موشەکی لە هەرێمی کوردستان ئێران دووەم جارە خۆیەکا بە خاوەنی جارێکەوە بوو کە کرایە سەرهێزە معارەزەکان لە کۆیە و ئەم جارش بۆ سەر هەولێر باشکرا خۆی کردوە بە خاوەنی چارەسەر چێ بەڕێز دکتۆر؟ چارەسەر ئەوەیە هەرێمی کوردستان دەرک بەو مەترسیە گەورەیە بکا کە بەڕووی بۆتەوە بلاسخارد ڕایگەیاند ئەو ئەمڕۆیە نەخێر بەڵێ ئەو ڕۆژەیە کە بلاسخارد ڕایگەیان ساڵێکیش نابێ بەڵێ وتی بە تەمامە بن هەروە بمێنەوە دڵیشتان زۆر پێی خۆش نەبێ پێگەتان ئەوەنە لاوازە لە ئان و دەقەیە تەواو بوونتان یعنی مەفهومی پەیامەکەی کە 30 دقەی خایەن کرۆکەکەی ئەمە بوو ئەبێ هەرێمی کوردستان وە دەسەڵات لە هەرێمی بڕیاردەران لە هەرێمی کوردستانە ئەبێ لە ئاستی ئەو مەترسیایە بن کە بەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەبێ بەرەی ناوخۆیی و دروستکردنی یەکریزی نیشتیمانی لە ڕێی ئیسلاحات و شەفافکردنی داهات و کۆنتڕۆڵکردنی داهات و گێڕانەوەی متمانەی خەڵک بەم مؤسساتانە و بەم داهات و بەم خەرجیانە بەرەی ناوخۆیی بەهێز بکرێ و ئومێدی بۆ بگێڕدرێتەوە کە ئەوە تا ئەوەی کە لە بەردەستایە ئەوەندەیە نەک بە پێچەوانەوە ئەوەی تر بشاردرێتە ئەوەی تر پەرلەمان ئیهمال بکرێت ئەوەی تر بێمنەتبی بەرامبەر بە نوێنەرانی خەڵک ئەوەی تر بێمنەتبی بەرامبەر بە خۆپشاندەران ئەوەی تر بێمنەتبی بەرامبەر بە هەموو شتێ ئەمە یەک دوو لەگەڵ عێراقا بە زووترین کات پێکهێنانێکی عێراقی بۆ دروستکردنی عێراقێکی بەهێز بەرەی ناوخۆیی عێراق ئەجوای سیاسی عێراق بۆ پێکهێنانی حکومڕانیەکی بەهێز لە عێراقا هەرێمی کوردستان چی پێ ئەکرێت لەو پێناوی بکات چونکە بیونێ لە چوارچەوەی عێراقایەکو دەوڵەت ئەم دوو هەنگاوە گرنگترین نەک ئەوەی کە تۆ بی لەسەر پۆستێک و لەسەر قینە بەرایەتی بەرامبەر بە شخصێک و وڵا ئەوە نابێ ئەو پێگەی وەرگری وڵا بێ نابێ تەسک بیرکەیتەوە ئاوا کورد بینانە بیرکەیتەوە ئەبێ بە حکمت مەترسیەکان ببینیت و بزانی بەرەو لە ناوچوون ئەچی دەسەڵاتەک دەستی پێ کردووە دەسەڵاتەکەت لە هەرێمی کوردستان قەوارەی هەرێمی کوردستان بەرەو هەڵوەشانەوە و لە ناوچوون ئەچێ بە ئێرادە و بە کردداری خۆت اینجا بەهێز و فعلی دەرەکی ئەگەر ئەمە بکات عراق ئەتوانێت چی بۆ بکات مەسەلەن هیچی ناتوانێت بۆ بکات عێراق ناگەر لەگەڵ یا ڕێکەوێ ئەگەر لەگەڵ ڕێ دوور خاتۆ لە تورکیا ئەگەر عێراق معادلێ ئەگەر عێراق طبعا نەگەر نەک هەر هێزەکان لە هەرێمی کوردستانە بەڵکو هێزەکانی تریش لە عێراقا ئەبێ بۆ عێراق کار بکەن ئەبێ بۆ بەهێزکردنی حکومڕانی عێراق کار بکەن ئەبێ حکومڕانی بژێڕنەوە بۆ خەڵک نەک بۆ چەند دەستە و تاقمێک نەک لە سەردەمی مالیکیە زیاتر لە 300 ملیار دۆلار بە سەفقاتی وەهمی ڕەوانەی وڵاتی دراوسێ کراوە یعنی ئەمە حکومڕانی بۆ خەڵک ئەمە
هەرێمی کوردستان بەرمیلی نەوت ببێتە زیاتر لە $130 موچە نەدرێ بە خەڵکەکەی برسی بکرێ ئەم حکومڕانیە شکست خواردووە لە 100 ملیۆن و ئەوەی بلاسخارد وتی دەستی پێ کردو بە دڵنیاییشەوە پێشببینی ئەوە ناکرێت ئەو عقلیەتە واز لەو شێوازەی بیرکردنەوە هەنگاوەکان خێراترە بنەگەر بەردەوام بن لەسەر ئەمە خێراتر بووە ئەوە تا بە عەلەنی ئەوتر ئێمە کردمان ئەوە تا کۆماری ئیسلامی ئێران بەو دروشمانێکڵی خۆنتان ڕاستەوخۆ بە عەلەنی ئەڵێ ئێمە موشەکەکانمان وەشاندووە ئەوەی کاڵی خۆتان نەچ دەی فەرموو بزانم چیەکەی خۆڕاگر بن و ئەمە خۆڕاگری و بەمەوە کرێ یعنی کە شت بوو بە سەلماندنی عەلەنی ئەوە تا لەسەر خاکەکەی تۆ من موشەکە ئاوێژم و پیاتا کێشم فەرموو دەی بزانم چیەکەی ئەوە خۆی پامێکی وازەحە کە تۆ بێسیادەیت بێ ئێرادەیت ناو خۆت هەڵوەشاوەتەوە حکومڕانی فەشەلی هێناوە میلەتت لێ یاخی بووە ماویتەوە هەر خۆت لە بینی عەرز و عاسمانە هەر کاتێمانێ بە پەلەپیتکەیە خواحافیزی لەکەین و خۆ ئازانێ لەکوێ ئاگیرسیتەوە ئەم قسانت لە معارەزە بوونەوە یاخود واقعێکە و دڵت بە کوردستانە سووتێ واللهی جایتر ئەوە داتا و معلوماتەکان وڵێ مەسەلە معارەزە بوون ئەوە نییە من حەز ناکەم هەرێمەکەم وای لێبێ من ئەمەوێ هەرێمەکەم هەرێمێکی کوردستانی گەشە سندووی یەکریزی نیشتیمانی هەمومان ئاهەنگی نەورۆزمان بەو پڕی نیشتیمان پەروەری و بەو پەری دڵخۆشیەوە بکردایەتەوە نەک نەوەیەک دروست ببێ لەم هەرێمی کوردستانە تەنانەت ڕقی لە ئاڵاکەشی بێ تەنانەت ڕقی لە جەژنە لە یادە نەتەوەیەکانیش بێ ڕقی لە حکومڕانیەکەی بێ ڕقی لە سیاسەکانی بێ ڕقی لەوە بێ کە ژیانی لێتاڵ کردووە و ئایندەی لە بەرچاوتاری کردووە ئەمە هەر کەسێک ئەوە بخوازێ خائینە هەر کەسێک ئەم ڕۆژە بخوازێ خائینە بۆیە ئێمە ئەسووتین بۆ ئەم هەرێمی کوردستانە کە نە ئەوایە بیان هێشتا ئاوای لێبێ بەڵام بەدەستی خۆیان ئەوان لێ کرد و بەدەستی خۆشیان بەسەر خۆیانە نقمە بێ بەداخەوە ئەو نەزیف و سەرەتانە چی ئێوە چۆن ئەوەستێن هەرەوەی وتت کە ڕخۆ ڕێخستنەوەیە ینی ئەو کەسەی کە ینی نیشتەرگەری بۆ ئەکرێ چییە هەنێک ئیسلاحاتە هاتنەوەی سەر ڕێگا دروستەکە فەرمو کاکە وەرە موچە بە بۆ خەڵکە وەرە خەڵکە بژێنەرەوە ئەم هەموو پارەیە چی لێکەی داهاتی ناوخۆ بۆ دەستکارێکی لە سلێمانی داهاتینەوە بۆ دەستکارێکی لە هەولێر باقی ناوەندی بۆڕوونکردنەوەی داوە لە سلێمانی ئەڵێ ئەوەندە تریلیۆن و بەڕەقەم ئەڵێ باشە ئەی وەزیری دارایی بۆچی کتابەکڵێ ئەڵێ داواکەین هەموو بانقەکان لە هەرێمی کوردستانە دەستکاری داهاتەکەیان نەکەن ئەی بۆچی کە قوبات کە جێگری سەرۆکی حکوومەتە نایە ڕای بگەێنێ بڵێ من ئاگادار نیم یا ئاگام لێ نییە کە دەستکاری داهاتی بانقەکان نەکرێ ئەی بۆچی سەرۆکی حکوومەت نایەت بڵێ داهاتی نەوت لی ئەبرێت و بڕێکی دیار نامێنێ $350 ملیۆن درێ بۆ وەزارەتی دارایی مانگانە زیاتر لە $130 ملیۆن لە داهاتی نەوت بە پێ ڕقەمەکانی خۆی دیار نامێنێ بۆ نایە بڵێ ئەوەی کە دیار نامێنێ لەکوێ کاکە وازەحە کار لەوەیان نەماوە تازە ئینکاری لەو شتانە بکرێ یعنی لەوەیان نەماوە ئێستا گۆزەکە شکاوە بەسەریانە فەرموو بزانم چیەکەی باش دکتۆر لەو هەموو بابەتانە خەڵکت چاوەڕێی جیرفانی خۆیەتی و بڕەموچێ 500 هزارێکە پێت وایە هەر ئەوانەی ڕاگەیاندرێتەوە تا پێش نەورۆز تا بە شکری یاخود ناوێری بە ناوی حکوومەتەوە هیچ بڵێ یعنی بە هیچ شێوەیەک متمانیان نییە بە هیچ شێوەیەک معقولە تۆ بچی بڵێ موچەی وەزارەتی تەندروستیە بەیانی بچن بۆ بانک پارە وەرگرن بەیانێ چێ بۆ بانک سەرێکا بانقەڵێ پارێتیانە چۆن شتی وابێ یعنی ئەمە مناڵێک ئەوە حکومڕانیە هەر مناڵێ بێنە حکومڕانی پێ بکە ئەوە نایکە لە کاتێکا تۆ ئەم هەموو داهاتت هەیە بۆیە ئیتر ئەبێ خۆیان بە خۆیان بڵێن بەسە اینجا مەسەن ئەڵی کاکە بۆ خاڵەگەمەجیەکان کۆنتترۆل ناکەی ئەڵێ ئەخرێک کۆنتترۆلی بکەم لەوانی شەڕی ناوخۆ ڕووبە بۆ بێ شەڕی ناوخۆ ڕووبە لەبەری هەردووکتان شەرتانە لەسەر هەریسەکە بۆیە شەڕی ناوخۆ لە 96 لەسەر ئیبراهیم خەلیل و داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل و داهاتی ناوخۆ بوو ئێستش بە هەمان شێوەیە ئەم دۆخە ئەبێ هەردوو لە هەز بە مەسئولیت بکەن ئەمە نەمەترسیدارە ئەگەر پێکی نەهێنەوە مەرگەکانیش بۆ ئێوە ڕوون نییە بەڵێ چۆن نەخێت نەکە ڕوون نییە قاچاقچێتی بەردەوامە کواڵیتی کۆنتترۆلی یعنی هەرچی شتی خراپە و سەقەتە ئەمان ڕێیان پیاوەکە بکرێت ئەبێ ئەمە بوەستێ
بۆی کە بتوانی هەنگاوی ئیجابی بنی. زۆر باشە دوا سەرنجت من لە کاتەکەی خۆشم زیاتر ڕۆیشتم بەڵام گفتوگۆکەمان گرنگ بوو دوا سەرنجی بەڕێستان من دوا سەرنجم ئەوەیە مەترسیدارە هەتا بڵێ دۆخی هەرێمی کوردستان هەتا بڵی شڵەژاوە هەتا بڵی خەڵک بێمتمانەیە بەرامبەر بە حکومڕانی بە یەکێتی و پارتیەکانیشەوە یعنی خەڵک و جمهوری یەکێتی و پارتی هەتا بڵی بێمتمانن بەرامبەر بە دەسەڵاتدارێتی خۆیان چونکە ژیان پێشبینی دووبارەکردنەوەی هێرشم و شەشاناکەی هەموو شتێواریدە کەماڵ بێساحێب بوو کەماڵ بێساحێب بوو کە پشتیوانی جەماوەری و خۆماڵیت نەبوو کە لە بینی ئەرز و ئاسمان ئاوا مایتەوە بە تەنها ئەو کاتە لێدانت زۆر ئاسانە بێ لەبەرەوە لەوانەیە پێویست بە موشەکی ژنەکە بە وەسائلی تە زۆر بە ئاسانی لایەن بەرن ئەگەر وشیار نەبن و بێگومان هەموو خەمی ئێمە لای خەڵکی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستانەکە بێ بە هەمومان بیپارێزین ئەمە نیشتیمانمانە بەسە ئیتر تەحملی ئەوە ناکا کە دەسەڵاتی گەندەڵکار بەردەوام بێ بۆ خۆی بژی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان. سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ دکتۆر شێرکۆ جەودەت و زانیاریەکانی لەبارەی هێرشە موشەکیەکە و ڕەهەندە ئابوووریەکەی پانۆڕامامان کۆتایی پێێنا تا بەرنامەی داهاتوو ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.